بەینتان باش سپاس بۆ ئێوەش بەڵام نازم باش گوێم لە ناوەکەی خۆم نەبوو شاو ئەکرەمە من بابی ماستەر لە کۆمەڵاسی بەڵێ کاکاوە ئەمێ باس لەوە بکەین کە زیادبوونی تاوان لە ڕێگەی خراپەکاریانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ بەڵێ خۆی چەمکی خراپ بەکارهێنان چەمکێکی زۆر مانا هەڵگرەوە چەمکێکە لێکدانەوەی جیاوازی بۆ کرێت مەبەست لە خراپ بەکارهێنان سەرەتا وەک پێناسەیەک پێشکەشیەوەی بەڕێز و بینەدانی بکەین بریتە لە بەکارهێنانی ئامرازێک پێچەوانەی و ئامانجی کە بۆی دروست کراوە واتە هەرێکێک لەو ئامرازانێک کە دروست کراون ئامانجێک هەیە بۆ بەکارهێنانی و کاتێک کە ئەم ئامرازە پێچەوانی ئامانجەکەی خۆی بەکار دەهێنرێت ئەمە خراپ بەکارهێنانە وەکو کورتەیەک سەبارەت بە ڕۆڵی ئەنتەرنێت مێژوویکی زۆر دێرینی نییە و یەکەم جار لە ساڵی 1969 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئامانجی سەربازی لەلایەن پەتانگۆرەوە بەکارهێنراوە بە ناوی پرۆژەی ئارپانێت بووە دواتر لە ناوی گۆڕاوە بۆ تۆڕی جاڵجاڵەکەی جیهانی لە ساڵی 1970دا توانراوە بەکاربهێنرێت بۆ بواری مەدەنی و سوودی زانستی هەبووە بۆ سوودی زانستی بەکارهێنراوە و لە ساڵی 1991 بەکارهێنانی بۆ هاوڵاتی ئاسایش بەردەست کراوە ئەنتەرنێت جیهانێکی گەورە و کاریگەریکی فراوانی لەسەر کۆمەلگای مرۆڤایەتی دروست کردووە بە جۆرێک ئەم گرنگیەی لە هەموو لە زانستی کۆمەڵاسیدا پشتگوێ نەخراوە و لە کۆمەڵاسیدا زانستێک هەیە بە ناوی کۆمەڵاسی ئینتەرنێت یاخود ئۆتۆماتیک سۆسیۆلۆجی بۆ یەکەم جار لە ساڵی 2001 لەلایەن پاول دیماجیۆ باس لەم بابەتە کراوە و ئەنتەرنێت کاریگەری گەورەی لەسەر تەواوی ژیانی کۆمەلگای مرۆڤایەتی هەبووە و بەڕێزیشتان باسی کرد بەڵێ ئەنتەرنێت هەندێک جار زیانی هەیە و بۆتە هۆی ئەوەی کە ڕێژەی تاوان و ڕێژەی لادان زیاد بکات لە کۆمەلگادا خراپ بەکارهێنانی ئینتەرنێت زۆرتر لە وڵاتانی جیهانی سێمدا بوونی هەیە بە جۆرێکی تر بە مانایەکی تر ئەو وڵاتانی کە ئەزممویان نییە لە پێشکەوتنی ئامرازەکانی تەکنەلۆجیا یاخود بەشداریان نەکردووە لە پرۆسەی بەرەمهێنان و دروستکردنی تەکنەلۆژیادا زیاتر بە خراپی بەکاری هێنن و تاوانی پێ ئەنجامەدەن و بەداخەوە یەکێکە لە هۆکارەکانی یەکترناسینی تاوانباران و دەرگایەکی فراوانی بەڕووی تاوانباران و ئەنجامدانی تاواندا کردوێتەوە وەک لە هەرێمی کوردستاندا بە یاسا ڕێکخراوە یاسای ژوارە 6 2008 هەندێک تاوان هەیە دەچێتە بواری تاوان ئەلکترۆنیەکان وەکو ناوزەڕاندن وەکو زۆر جۆری تریش وە سزای بۆ سەرپێچیکاران داناوە کە بریتە لە پێبژاردن و بەندکردن. بەڵێ پۆلیسی هەولێر ڕایگەیاند کە بە نزیکەی 1500 حاڵەت لە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە دادگاکاندا سکاڵە تۆمار کراوە کەواتە ئەم ڕێژەیە بۆچی ئەیگەڕێنیتەوە بۆچی لە ئێستادا ڕێژەکە لە بەرزبوونەوەدایە؟ بەڵێ بەڕاستی بەداخەوە ئینتەرنێت هەروەکو هەموو ئامرازەکانی تر کۆمەڵێک زیانی فراوانی هەیە یەکێک لە خراپ بەکارهێنانەکان یەکێک لە هۆکارەکانی خراپ بەکارهێنان بێتە لە لاوازی ئاسی بەکارهێنان و لاوازی هۆشیاری بەکارهێنانی ئینتەرنێتە ئەمە خۆی لە خۆیدا زۆر بۆعدی فراوانی هەیەەوە وا کات کە بابەتی توێژینەوەیە بەڕاستی لەلایەن خەڵکانی تایبەتمەندووە ئەنتەرنێت ئەو جیهانە خەیاڵی کە مرۆڤ لە خەیاڵی خۆی و لە زەهنی خۆیان دروستی کردووە تیا دەست دەکەوێت و تیا بەردەست ئەبێت بەڕاستی جێبەجێیەکێکی تر لە هۆکارەکانی زیادبوونی تاوان ئەلکترۆنیەکان بریتە لە جێبەجێنەکردنی یاساکان و پامەندنەبوونی کۆمپانیا بەرەمهێن ئەو کۆمپانیانی کە خزمەتگوزاری ئینتەرنێت دابینەکەن بە یاساکانەوە بۆ نمونە هەر کەس بێوێت لە هەرێمی کوردستاندا بە ئاسانترین شێوە بەبێەوەی ناو تۆمارکات
دەستیێگا بە ئەنتەرنێت و دەستیێگا بەو جیهانە فراوانە کە ئەتوانێت بە شێوازی جۆراوجۆر بەکاری بهێنێت. ئەنتەرنێت زیانی کۆمەڵایەتی و ئابووری و تەندروستی جۆراوجۆری هەیە و هەندێک لە زیانە کۆمەڵایەتیەکانی بریتی لە زیادکردنی ناپاکی هاوسەرگیری و ئاماری سێرمان هەیە. بەڕاستی ئامارەکان زۆر مەترسیدارن و پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن و لایەنە پەیوەنددارەکان تەرکیزی زۆر گەورەی لەسەر بکەن. بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردووە گوێمان لە ئامارێک بوو ڕێژەی جیابوونەوەی هاوسەرگیری لە هەرێمی کوردستان و هەولێر بە تایبەتی نزیکە لە ڕێژەی هاوسەرگیریکردن. ینی ئەوە ئامارێکی مەترسیدارەوە پێویستە هەڵوەسەی لەسەر بکرێت. ئینتەرنێت پێکدادانی بەهاکان دروست دەکات وەوا کات کە گۆڕانێکی هەڕەمەکی بێ ئامانج لە کۆمەلگادا دروست بێت و ئەم بێبەهایی کە لەناو کۆمەلگای مۆدێرن و پۆست مۆدێرندا دروست بە بەهۆی ئینتەرنێت و بەهۆی جیهانگەرایی وا کات کە کۆمەڵێک بەهای جۆراوجۆر لە کۆمەلگادا دروست ببێت کە پێشتر بوونیان نەبووە و ڕۆڵی کۆنتترۆلی خێزان، ڕۆڵی دەستگا ئاینیەکان، ڕۆڵی دەستگا پەروەردەیەکانی بە تەواوی لاواز کردەوە. ئەمانە هەمووی هۆکارن بۆ فەرامۆشکردنی ئەرکی خێزان و دیاردەیەکی دروست کردووە کە پێ دەگوترێت دیاردەی تەنیایی قەرەباڵغ. بەڵێ کاکشاهەوە هەمیشە کە ئاڵین تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ئەمێرەکانی ئەوانەی کە ئینتەرنێتن هێڵی ئینتەرنێتن دەوترێت بۆ پەیوەندی و هاوڕێتی نێوان تاکەکاندا بەکاردەهێنرێت. بەڵام بەپێی توێژینەوەکان ئەوە دەریان خستۆ بەپێی ئەم توێژینەوەی کۆتایی کە بەشێکە لە خەمۆکی تاکەکان. کەواتە ئەمە چی وای کردووە کە هاوڕێتی لە لایەک و خەمۆکیش لە لایەک لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەرەبسێنێت. ئایا ئەمە ئەکەوێتەوە سەر هۆشیاری تاک خۆی؟ بێگومان هۆشیاری تا کاریگەریەکی زۆر گەوری هەیە لەسەر شێوازی بەکارهێنانی ئەنتەرنێت. ئەم هۆشیاریە لەسەر لە چەندین ئاستی جیاواز دەکرێت کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی ئەم ئاستی هۆشیاری بەرز بکرێتەوە بە شێوازێکی تەندروست ئینتەرنێت بەکار بهێنێت. بەداخەوە بەپێی ئامارێکی ماڵپەڕی ئەلێکسا کە دوێنێ بە دۆلاسومان بۆی کرد لە ١٧٠ بەکارهێنەرانی ئەنتەرنێت لە عێراقدا ڕۆژانە 5 خولەک و 20 شرکیان لە سایتە پۆرنەکان بەسەر دەبن. ڕێژەیەکی زۆر زۆر بەرزە، ینی مەترسیەکی گەورەی لەسەر هەڵۆشانەوەی خێزان هەیە، لەسەر لادانی کۆمەڵایەتی هەیە، لەسەر بێبەهابوونی تاک هەیە و کاریگەری گەورەی هەیە لەسەر خەمۆکی و ئەم دیاردەیە کە پێ دەگوترێت دیاردەی تەنیایی قەرەباڵغ دیاردەیە کە لە ناو خێزانەکانی ئێمەدا بوونی هەیە و تاک خێزانەکان بەیەکەوە کۆبوونەتەوە، بەڵام هەرێکە و خەریکی مۆبایلەکەیەتی، هەرێکە و لە جیهانێکی خەیاڵی بۆ خۆی داژی و ئەم جیهانە خەیاڵیە کە بۆ خۆی دروستکردو بە چەند کلیکێک دەتوانێت دەستی پێی ڕابگاتوە وا ئاکات لە جیهانە واقعەکەی دا ببڕێت کە خێزان و هاوسەر و هاوڕێکان و ئەندامانی خێزانەکەیەتی و کاریگەری گەوری هەیە لەسەر لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بەشداری نەکردنی تاک لە بۆنە کۆمەڵایەتیەکان و لادان لە دابوونەریت و کلتور و ئاشنابوونی تاوانباران بە یەکتری. ئەمانە هەمووی کۆمەڵێک دەرهاوی شتەی خراپن کە لە ئەنجامی بە تەندروست بەکارهێنانی ئینتەرنێتدا دێتەکایە و دروستە بێت. بەڵێ کاتە خراپبەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکرێت بڵین خانمان یاخود پیاوان دەبنە قوربانی یەکەم، بێگومان لە دوایشدا باز لە هۆکارەکان یەکەین. بەڕاستی هەردوو ڕەگەز دەبنە قوربانی خراپ بەکارهێنانی ئەنتەرنێت. بابەتی ئابڕۆچوون و بابەتی تەڵەی سێکسی و بابەتی خراپ بەکارهێنان لە هەردوو ڕەگەزدا بوونی هەیەەوە. یەکێکی تر لە سیما خراپەکانی ئەنتەرنێت بریتە لە خێرا بڵاوبوونەوەی ئەم بابەتانە وەک لاوازی کۆنتڕۆلکردن لەسەریان. هەردوو ڕەگەز کاری دەکرێت ببنە قوربانی یاخود بە شێوازێکی تر منداڵان و هەرزەکارانی بە هەمان جۆر دەکرێت ببنە قوربانی تۆڕەکانی تاوانکردن، تۆڕە مافیایەکان و شێوازی بەکارهێنانی خراپی ئەنتەرنێت وا کات کە تاکەکان لە هەڵەیەکی چەند چرکەیی ببێتە
هۆی کارەساتێکی گەورە بۆ ژیانی خێزانی بۆ ژیانی تاکە کەسی و ببێتە هۆی نەخۆشی دەرونی دوورمەودا. بۆیە زۆر گرنگە کە تاکی ئێمە زۆر هۆشیار بێت لە شێوازی بەکارهێنانی چکە چەندین تیمی جیاواز کرد، چەندین گروپی جیاوازی مافیایی هەیە کە کار لەسەرەوە کات کە هەرێکێک لە ئێمە لە کەمترین ماوەدا تووشی هەڵەیەک ببین و ئەم هەڵەیە کاریگەری لەسەر تەواوی ژیانمان هەبێت و چەندین تۆڕ هەیە کە ئەم هەڵانەی ئێمە بە پارە پێمانە فرۆشنەوە و ئەم ڤیددیویانە یاخود ئەم وێنانی کێمەکە لە کاتێکی نەگونجاو بە شێوازێکی نەگونجاو بگیرێت و بەکار بهێنرێت تووشی هەڵی گەورەی تەمەنە بێت مرۆڤ. کاتۆ کوڕای ئێوەکو کۆمەڵ ناسی پێت وایە خانمان و پیاوان هاوسەنگن لە تێوەگلان بە خراپبەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان؟ چکە کێشەی داتامان هەیە ئێمە لە وڵاتی خۆماندان، بەڵام بە شێوەیەکی گشتی بڵێ هەردوو لە تووشی خراپ بەکارهێنانی ئینتەرنێتە بن و هەردوو لە معارەزن بۆ ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان گرفتی خێزانیان بۆ توش بێت و بێت گرفتی تاکە کەسیان بۆ توش ببێت و ئەم گرفتانە سەر هەڵبدات بۆ بەداخەوە جیابوونەوە و نەخۆشی دەرونی و هەندێک جاریش لە ئاستە زۆر توندەکەیدا خۆکوژی و خۆسزادانە جۆرا جۆرەکان. بەڵێ کە یاسا دەرچوو بۆ تایبەت بۆ ئەو کەسانی کە خراپ تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکاردێنن کە سزا بدرێن، کۆمەڵگەی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە سەرتادا بە بەردەستکردنەوەی ئازادی ناوی دەبرد و بەڵام لە دواییدا پەشیمان بوو. ئەمە بزانم لە هۆکارەکەی بزانم لە هەمان کاتیشدا پێویستە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانان لە غیابی هۆشیاری چاکدا لێرەدا چ دەورێکیان هەبێت؟ بەڕاستی خودی کەناڵەکانی ڕاگەیاندن کە ئەم بابەتانە گفتوگویان لەسەرکرد هەوڵێکی زۆر باشە و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و لە سەر ئاستی کەسانی پسپۆڕ و تایبەتمەند گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکرێت و بەڕاستی زۆر گرنگە ئاستی هۆشیاری تاک بەرەوسەرەوە ببرێت چکە هەرێکێک لە ئێمە دەکرێت لە هەرێکێک لە ساتەکانی بەکارهێنانی ئینتەرنێتدا ببینە نێچیرێک بۆ گروپە مافیایەکان، بۆ کەسانی دەوروبەرمان، بۆ کۆمپانیاکانی فرۆشەرەوەی خزمەتگوزاریەکان، چکە هەرێکێک لە ئێمە هەرێکێک لەو کۆمپانیای کۆمپانیانە ئامانجی جۆراوجۆریان هەیە، هەندێک لەوان ئامانجی ئابوووریان هەیە، هەندێک ئامانجی سیاسیان هەیە. بۆیە دەبێت تاکی ئێمە زۆر هۆشیارتر بێت لە ئەو تەڵانی کە تووشێ بێ ڕۆژان لە ئینتەرنێتدا و زۆر گرنگە بتوانێت بە شێوەیەکی گونجاو مامەڵەیەکی تەندروستی بکات. بێگومان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و کەناڵەکانی ڕاگەیاندن دەکرێت کاریگەری گەورەیان هەبێت لە هۆشیارکردنەوەی تاک، لە شێوازەکانی بەکارهێنان، لە تەڵە جۆراوجۆرەکان کە لە ئینتەرنێتدا بوونیان هەیە و بەڕاستی زۆر گرنگە خەڵکە تەکنیکیەکانمان ئەوانەی کە پسپۆڕی تایبەتیان هەیە لە بواری ئینتەرنێتدا ڕوونی بکەنەوە بۆ هاوڵاتیان و گەنجانی ئێمە بۆ خەڵکی ئێمە کە ئینتەرنێت چەندە دەتوانێت نیعمەتێک بێ بۆ وەدەسێنانی زانست و زانیاریەکان، لە هەمان کاتە دەکرێت بەڵایەکیش بێت بۆ ژیانی تاکە کەسی ئێمە و ژیانی تاکە کەسی و خێزانی ئێمە وێران بکات و تووشی لادان و تاوانمان بکات هەندێک جار. بەڵێ کاتە پێدوا دیارترین ئەوانەی کە زۆر دووبارابنەوە ئەو کێشە و گرفتانەی کە لە ڕێگەی خراپبەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکە و کامانن، ئەوانەی زۆر دووبارەبوونەوەی بەخۆیەوە بینێت. بەڵێ بەڕاستی دیاردەیەک لە ئێستادا بوونی هەیە کە پێدەگوترێت خیانەتی ئەلکترۆنی و ئەم خیانەتە ئەلکترۆنیە لە نێوان هاوسەراندا بوونی هەیە، چکە هەرێکێک لە هاوسەران بەداخەوە بەشێک لە هاوسەران تووشی ئەم بابەتە بن. جیهانێکی خەیاڵی هەیە و ئەم جیهانەی کە خەیاڵیە لە ناو مۆبایلەکاندا بە چەند چرکەیەکی کەم دەستی پێگاتوە ئەوەی کە لە ژیانە واقعەکەیدا دەستی ناکەوێت دەتوانێت لە ژیانە خەیاڵەکەیدا دەستی بکەوێت و چەمکی خیانەتی ئەلکترۆنی چەمکێکی تازەیە لەگەڵ سەر هەڵدان و بڵاوبوونی ئینتەرنێتدا سەری هەڵداوە. هەندێک دیاردیتر هەیە وەکو تاوانی ئەلکترۆنی، وەکو شکاندنی کەسایەتی لە ناوزڕاندن، لە کەدارکردنی کەسایەتی تر لە ئینتەرنێتدا لە هەرێمی کوردستان بوونی هەیە و
بەڕاستی زۆر گرنگە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە کە زۆر زەحمەت نین چارەسەرەکان بەڕاستی، بەڵام زۆر گرنگە خەڵکی ئێمە زۆر هۆشیار بێت بۆ کۆمپانیاکانی دابینکردنی ئینتەرنێت چاو لە هەندێک بەرژەوەندی ئابووری تەسک بپۆشن و ململانێک ئابوووریەکان وەلاوە بنێن و خەمێکی شیرازی کۆمەڵایەتی و خەمێکی دابوونەریت و بەهاکان لە کۆمەلگای ئێمەدا کە بەرەو کاڵبوونەوە چێت بخۆن و بەڕاستی ئەو جیهانە سەرمایه‌داری کە ئێمە تێکەوتووی لە ئێستادا هیچ خێمێکی بەهاکان و دابوونەریت و کللتور و دوورخستنەوەی تاکی لە تاوانەکان نییە. دەبێت تاک خودی خۆی خەمی ئەو بابەتانی هەبێت و خۆی هۆشیارانە مامەڵە لەگەڵ ئەو دۆ خەڵکا بۆی کەمترین زیانی هەبێت بۆ خۆی بۆ دەوروبەری بۆ کۆمەلگا خێزانەکەی. بەڵێ کاکشاهەوە گەرتە لێرەوە دواوتە دوا پەیامت بگەێنیت. بەڕاستی وەکو چارەسەرێک بۆ ئەم دۆخی کە ئێستا تێکەوتوین بریتە لە پێم وایە دەکرێت خێزان کۆنتترۆلی خۆی بەهێز بکات لەسەر تاکەکان و خودی تا کۆنتترۆل لەسەر خۆی بەهێز بکات و کاتەکانی خۆمان لە بەکارهێنانی ئەنتەرنێتدا دیاری بکەین و بەشێک لە ئەنتەرنێت قەدەغ بکەین لە خۆمان و لە خێزانەکانمان و زۆرترین کاتەکانمان بۆ خێزانەکانمان و بۆ بەسەربردن و بەکارهێنانێکی بەسوود و تەندروست تەرخان بکەین و دوور بکەینەوە لەو جیهانە خەیاڵی کە ئەنتەرنێت بەردەستێکا بۆمان کەمێک. بەڵێ زۆر سپاس بۆ